بەهۆی بێمتمانەیان بە حکومەتی هەرێم و هەژماری من مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی بەردەوامن لە ڕەتکردنەوەی پرۆژەکە و دەڵێن داواکاری ئەوان ڕوونە تەنها لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە موچەیان دەوێت. ئەگەر چیلی ئایش وەکەوەی لە ئیسیمارەکەی کە لە هەژماری منە ئاماژەی پێکراوە کە لە ضمنی هەژماری منە ئەو وەختە ئێمە وەکو پێمانوتون خۆپیشاندانەکەمان ڕوە و پایتەختی ئەبن بۆی ڕاستەوخۆ بە لێپسراوانی حکوومەتی فیدراڵی بڵێن کە ئێمە ئەم مەسەلەی ڕەتەکەینەوە بۆ کارەکەشی ئەوەی ئەم قضیە زیاتر مەبەست پێی متمانە نەبوونە بە حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی جارێکە کە بچێتەوە بەردەستی ئەوان ئەگەری دووبارە بوونەوەی ئەو پشێویە لە پێدانی هەرسی ڕۆژارێکی موچە جاریچکە دووبارە ئەبێتەوە لەبەرەوەی هۆکارەکان هەتاکو ئێستا کە ئەو پشێوی دروست کردووە ئێستاش ئەو هۆکارانە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەما. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە بەردەم لە قیسلێمانی بانکی TBI کۆبوونەوە و ڕایانگەیان ئەگەر بانکەکە بچێتە ناو پرۆژەی هەژماری من ئەوە ئەویش ڕەت دەکەنەوە چونکە متمانیان بە حکوومەتی هەرێم نەماوە پێویستە بڕیارەکانی دادگای فیدراڵی وەکو خۆی جێبەجێ بکرێت بە پێچەوانەوە خۆپیشاندانەکانیان بەرەو بەغداد دەست پێ دەکەن. لەلایەک حکوومەتی فیدراڵی ئەڵێ TBI کە بانکێکی حکومیە دەست بە تەوتینکردن دەکات حکوومەتی کاربێرەکەریش دەڵێت تەوتین هەژماری منە و TBI هاتووەتە ناو پرۆژەکەەوە تەنانەت لەو فۆرمەی کە بە زۆر و بە ناچاری بە موچەخۆران پڕ دەکەنەوە بژاردەی بانکی TBI زیاد کراوە لە کاتێکدا هەژماری من ڕەت کراوەتەوە و مامەڵەی لەگەڵ ناکەین چونکە بە هیچ شێوەیەک متمانەمان بە هەژماری من نییە و پێچەوانەی بڕیارەکانی دادگای فیدراڵی و داواکاریەکانیشمانە ناچارین بە پاساوی پێشەلکردنی بڕیاری دادگای فیدراڵی سکاڵایان لەسەر تۆمار بکەین هەروەها خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە هەرێمەوە بەرەو بەغدای پایتەخت ئاراستە بکەین. چەند ڕۆژێکە فۆرمێک لە فەرمانگەکان بڵاو کراوەتەوە مامۆستایان ئەمە بە فێڵێکی دیکەی دەسەڵاتی دەزانن بۆ خەڵەتاندن و داوا دەکەن هیچ کەسێک پڕی نەکاتەوە. پێشتر هەر بە ناوی هەژماری منەوە بۆ بەڵام تقریبان وا نزیکی هەفتەیە دە ڕۆژێکە TBI شیان بۆ زیاد کردووە لێشە لە حەقلەکانە بانکی TBI بۆ زیاد کراوە بۆ فۆرمەکان کە ئەمەش هیچێکە لە فێڵەکانی حکوومەتی هەرێمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لێرەوە تکامان وایە داوامان وایە لە سەر جەم فەرمانبەران مامۆسایانی بەڕێز بە هیچ جۆرێک نەچنە ژێرباری بە هیچ جۆرێک ئەم فۆرمە پڕ نەکەنەوە چونکە یەکی جیکەیە لە ماڵوێرانەکان بارگرانیە بۆ سەرشان و ژیانی فەرمانبەران و مامۆسایان داوایان لێکن کە بە هیچ جۆرێک پڕی نەکەن. هەرچەندە وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بانگەشەی ئەوە دەکات کە بانکی TBI چۆتە نێو پرۆژەی هەژماری منەوە بەڵام بانکی ناوبراو ئەوەی پشتڕاز نەکردوێتەوە دەڵێت ئەو لە چوارچێوەی بڕیارەکانی دادگای فیدراڵی و لەسەر داوای سەرۆکوەزیرانی عێراق هاتووە بۆ بە بانکیکردنی موچە بەڵام هێشتا ڕێکاری بۆ ئەو کارە دەست پێ نەکردووە و موچەخۆرانیش دوودڵ و نیگەرانن لە بارودۆخەکە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.